یادەکە بە بەرز و پیرۆزی ڕابژیرەوە ئەوەی کە پێویست بە لەلایەن بەڕێوەبەری گشتی شەهیدانی سلێمانیەوە ئامادەکاری کراوە بۆ دروست نووسینی دروشم و پێویستیەکانی یادەکە بەڵام بۆ ئەوەی کە چۆن تاوەکو ئێستا سنوورەکەمان بە پارێزراوی ماوەتەوە و زۆر بە باشی توانیمانە ڕوبەڕووی ڤایرۆسی کۆرۆنا ببینەوە لە سنووری ڕاپەڕین و بەتابەتی لە سنووری پشدەر بۆ ئەوی بە هەمان شێواز بتوانین ئەو چۆن ڕۆژەی لە بەردەمیشمان داماوە بە باشی تێی بپەڕێنین و هیچ حاڵەتێکی تازە لە سنوورەکە ئێمەدا تۆمار نەکرێت بۆیە بڕیاردرا کە هیچ قەرەباڵغی و تەجەموعێک دروست نەکرێت لەو ڕۆژەدا. ساڵ بەداخەوە ناتوانیت بە هەمان میکانیزم و شێوازی ساڵان یادی کارەسات و ڕاپەڕینی قەڵازێ و پشدەر بکەینەوە بەڵام ئەوە بۆ مانای نییە کە یادی ناکرێتەوە بەڵکو بپی ئەو میکانیزمەی کە لەلایەن ڕێبەلاتی گشتی شەیدانەوە بە شوێنەکانی تر دیاری کراوە یادی دەکرێتەوە. ئێمە دەکرێت بەو میکانیزمە بەو شێوازەیە کە ئەواندا ناوە یادی بکەینەوە دەکرێت لە ماڵەکانی خۆمان لە کاتی پابەندبوونمان لە ناخی خۆماندا یادی کارەسات و ڕاپەڕینی بکەینەوە بە گەورەی ڕای بگرین. ئەم ساڵ بەهۆی پابەندبوونمان وەکو وەزارەتی شەیدان بە ڕێنمایە تەندروستیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان نەمانتوانی وەکو ساڵانی پێشووتر یادەکە بکەینەوە. ئەو ساڵ تەنها چەند دروشمێک دەنووسین و داواکارەکانی خانەوادەی سەربەرزی شەیدان و خەڵکی ناوچەکە ئەگەینە شوێنەکانی خۆیان و یادەکەی ئێمە ئەو ساڵ بەو شێوەیە بێجاریشە من دووبارە داوا لێبوردن لە خانەوادەی سەربەرزی شەیدانەکەم کە نەمانتوانی ئەو ساڵ کە یادەکە بۆ شێوە بکەینەوە. ئینشاڵڵا ساڵانی داهاتووتر قەرەبووی ئەکەینەوە ئەوەی کە لە توانامانە بێ ئەوەی لە توانای وەزارەتیشمان بێ بۆ خزمەتکردنی خانەوادەی سەربەرزەکان.